لە شوێنی کۆبوونەوەکەوە لەگەڵمان دەبێت لە هۆڵی سعد عەبدوڵڵاوە لە هەولێر. سڵاو لێ بێ کاوە دوازانێرەکان لەسەر کۆبوونەوەکە لە ئێستا دەکا کەمێک بەر لە ئێستا دیارە دەستی پێکرد. بەڵێ شوان سڵاو دیارە کەمێک بەر لە ئێستا کۆبوونەوەی پێنج قۆڵی پێنج لایەنە سیاسیەکە لێرە لە هۆڵی سعد عەبدوڵڵا دەستی پێکرد و دەمەوێت ئەوە بڵێم کە وەفدەکانیان وەفدی هەموو لایەنەکان پێکات بوون لە وەفدی سیاسی و یاسایی واتە نوێنەرانی هەریەکە لە حیزبەکان ئەندامانی پێکاتی حیزبەکان ئەندامی یاساییشیان تێدا بوو خود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانیشیان لەناو وەفدەکاندا بوونیان هەبوو بەڵام لە ئێستادا تەنها کۆبوونەوەی سیاسیەکان دەستی پێکردووە و نوێنەری پارتی دیموکراتی کوردستان پێک هاتوون لە دکتۆر ڕۆژ و مەحموود محەممەد کە بەشدارن لەو کۆبوونەوەیە و هەروها یەکێتی نیشتیمانی لە سعدی ئەحمەد پیرە و قوبات تاڵەبانی و بزوتنەوەی گۆڕان جەلال جەوهەر و ڕابوون مەعروف بەشدارن و یەکگرتووی ئیسلامی خەلیل ئیبراهیم و ئەبوبەکر هەڵەدنی بەشدارن هەروها لە کۆمەڵی ئیسلامی محەممەد حەچیم و ڕێبوار حەمەد بەشداری ئەو کۆبوونەوەیان کردووە نزیکەی نیو کاتژمێرە کۆبوونەوەکە لە لێرە لەو هۆڵەیەکەوە لە پشتمەوەیە دەستی پێکردووە دیارە کۆبوونەوەی ئەمڕۆ بە هەشتمین کۆبوونەوەی پێنج لایەنە سیاسیەکە دادەندرێت بۆ گفتوگۆکردن لەسەر پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و یاسای سەرۆکایەتی هەرێم و ئەو پرۆژانەی کە لە ماوەی ڕابردوو گفتوگۆیان لەسەر کراوە دیارە گفتوگۆی ئەمڕۆ تایبەتە لەسەر گفتوگۆکردن لەسەر بژاردەکانی هەر چوار لایەنە سیاسیەکە لەگەڵ پارتی واتە یەکگرتوو یەکێتی گۆڕان کۆمەڵ کە ڕۆژی سێشەممە دوو ڕۆژ لەمەوبەر لە مەکۆی سەرەکی بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکیان ئامادە کرد کە تایدا دوو بژاردەیان خستۆتە بەردەم پارتی کە ئەمڕۆ لە سەرمێزی گفتوگۆ لەسەر ئەو دوو بژاردەیە دەکرێت تا ئێستا دیار نییە ئاخۆ وەڵامی پارتی لەسەر ئەو دوو بژاردەیە چی دەبێەوە کامیان هەڵبژێرێ بەڵام بەپێی ئەو زانیاریانەی دەست ئێمە کەوتووە لە کۆبوونەوەی دوێنەی مەکتەبی سیاسی پارتی کە لە هاوینە هەواری مەسیف سەلاحەدین پیرمام ئەنجام درا پارتی پێی باش بووە اختیاری دووەم یاخود بژاردەی دووەم کە هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لە ناو خەڵک هەڵبژێرێ بەڵام گفتوگۆ بکرێت لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمی کوردستان چونکە وەکو لە بژاردەکانی ئەو چوار لایەنە هاتووە ئەگەر سەرۆکی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمان بێ دەسەڵاتی زیاتری پێ بدرێت بەڵام ئەگەر سەرۆکی هەرێم لە ناو خەڵک هەڵبژێردرێت ئەوە دەسەڵاتەکانی کەم بکرێتەوە دەسەڵاتەکانی تەشریفاتی بێت تا ئێستا گفتوگۆکان بەردەوامن و دیار نییە ئاخۆکەی گفتوگۆکان تەواو دەبێ و بڕیاریشە دوای تەوابوونی گفتوگۆکان سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە سەرپەرشتی کۆبوونەوەکە کە دکتۆر فواد حوسێن لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا ئەنجامی ئەو کۆبوونەوەیە ڕابگەێنێ. بەڵێ کاوە سەبارەت بە ئامادەبوونی هەندێک لە پەرلەمانتاران لە کۆبوونەوەکە هیچ قسێ لەو بارەیە نەکرا کە ئەمان بۆ ئەمڕۆ ئامادەن بۆ ئەوەیە کە بژاردەکان دواتر بکرێن بە پرۆژە یاسا بۆ پەرلەمان قسەی لەسەر بکات و پەسەندی بکات. بەڵێ شوان بە پێی زانیاریەکانی ئێمە وەکو ئەندامانی وەفدەکە دوو لە چاوی کامێراکان ڕایانگەیاند کۆبوونەوەکانی ئەمڕۆ هەر چەندە کۆبوونەوەی سیاسین بەڵام لە هەمان کاتدا ئەو پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان پرسێکی سیاسیەوە پرسێکی یاساییشە بۆیە ئەگەر هەر ڕێککەوتنێک یاخود هەر گەیشتنە ئەنجامێک لە نێوان لایەنە سیاسەکان هەبێ پێویستە لە ڕووی یاساییەوە بە یاسایی بکرێت بۆیە لە ئێستادا بەشێک لە ئەندامانی لیژنەی یاسایی پەرلەمان هەتا ئەندامانی لیژنەی دەستوری لایەنە سیاسەکان ئەو چوار لایەنە بەشێکیان لێرە ئامادەیان هەیە بۆ نمونە چێنەر عەلی جۆڵا لە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندامی لیژنەی دەستوریە و هەروەها لە پارتی فورسەت ئەحمەد دکتۆر خەسرۆ کە ئەوانش ئەندامی لیژنەی نووسینەوەی دەستورین بەڵام لێرەدا بوونیان هەیە و یاساییەکان لێرەدا بوونیان هەیە هەرچەندە تا ئێستا یاساییەکان بەشداری کۆبوونەوەکانیان نەکردووە ئەوەی بەشداری کۆبوونەوەکانیان کردووە وەفدە سیاسەکەی پێنج لایەنە
سیاسیەکەیە بەڵام دیارە ئامادەبوونی ئەندامانی لیژنە یاساییەکانی پەرلەمان بۆ بە یاساییکردنی ئەو پرۆژانەیە یاخود ئەو ڕێکەوتنانەیە کە ئێستا ئەو پرۆژانەی گفتوگویان لەسەرەکرێ و بڕیارە بگەنە ڕێکەوتن بەڵام بەپێی زانیاریەکانی ئێمە گفتوگۆکان بەردەوام دەبن وەکو پێشتر باسییان کرد مەرز نییە لە کۆبنەوەی هەشتەمیش لایەنەکان بگەنە ڕێکەوتن ڕەنگە کۆبنەوەکان دوای ئەو کۆبنەوەش کۆبنەوەکان بەردەوامی هەبێ ئێمە چاوەڕێی ئەوەین کە دوای تەواوبوونی کۆبنەوەکان دکتۆر فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەرەنجامی ئەو کۆبنەوەیە بۆ ڕۆژنامەنووسان ڕابگەنێت. کاوە سەبارەت بۆی کە کۆبنەوەکە تا چەند بە تایبەتی لەلایەنی پارتی دیموکراتی کوردستانەوە ئاماژەیەک هەبوو بەوەی کە ئەو دوو بژاردەیی کە دراون بە پارتی ئەمڕۆ پارتی وەڵامێکی تەواو بداتەوە لە کۆبنەوەکەدا هیچ ئاماژەیەک هەبوو بۆ ئەوە؟ بەڵێ شوان دیارە پارتی لە بە زۆرترین ئەندامی وەفدەکە بەشداری کرد کە پێک هات بوون لە 6 ئەندامی ئەو وەفدەوە نزیکەی کاتژمێرێک پێش گەیشتنی وەفدەکانی تر پارتی لێرە ئامادەی هەبوو ئەندامانی وەفدی پارتی لێرە ئامادە بوون وە بە گوێرەی ئەو زانیاریانێکەوە دەست ئێمەش کەوتون دیارە پارتی لە کۆبنەوەی دوێنێ مەکتەبی سیاسی بژاردەی دووەم کە بژاردەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمە لەناو خەڵک بە بژاردەیەکی ئیجابی وەسفی کردووە و بە بژاردەیەکی ئەرێنی باسی کردووە و پێی باش بۆ بەڵام بەو شێوەیەنە کە ئێستا لایەنەکان دەیانەوێ بەڵکو گفتوگۆ لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بکرێ وەکو پێشترش باسمان کرد دیارە ئێستا تەنها گفتوگۆ لەسەر چۆنیەتی دانانی سیستەمی سیاسی سیستەمی سەرۆکایەتیە و دەسەڵاتەکانی سەرۆکە و چۆنیەتی هەڵبژاردننی سەرۆکە تا ئێستا باس لەوە نەکراوە ئایا چێ ببێ بە سەرۆکی هەرێمی کوردستان لەو قۆناغا و هەرچەندە پارتی بە فەرمی لە کۆبنەوەکانی ڕابردوو لە ڕاگەیەنراوەکەی مەکتەبی سیاسی چەند هەفتەی ڕابردوو داوای لەلایەنەکان کردبوو. سەبارەت بە کۆبنەوەکە دیارە گەزانەری نوێت دەستکەوت.